بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێگەن جوانترین سڵاو و خۆشەویستی بۆیەوە. خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی گفتوگۆ بە دیداری بە عەزیز و خۆشەویست شاد دەبمەوە و ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان پێشکەش دەکەم. مەترسی مادە هۆشبەرەکان لەسەر کۆمەڵگە دەکەمە تەوەری ئەمڕۆی ئەم شەوی بەرنامەی گفتوگۆ و لەم بەرنامەیەدا گفتوگۆ دەکەین لەسەر ئەو مەترسیانەی کە مادە هۆشبەرەکان لەسەر کۆمەڵگە بەجێڵێ و ئەو هۆکارانەی کە وردە کۆمەڵگەکانی تەنیوەتەوە بە پابەندبوون یان بەکارهێنانی مادە هۆشبەرەکان لەلایەن بەشێ لە خەڵکی کۆمەڵگەکانەوە. بێگومان وەکو زۆربەی شارەزایان ئاماژە بەوەکەن یەکێک لەو هۆکارە سەرەکیانەی کەوە کۆمەڵگە بەرەو داڕوخانە بە و کۆمەڵگەکان بەرەو هەڵدێرە بە و پەیوەندیە کۆمەڵایەتیەکان یا شیرازی کۆمەڵایەتی یا شیرازەی خێزان بەرەو پسان و هەڵوەشانەوە دەبا بریتە لە بەکارهێنانی مادە هۆشبەرەکان لە کۆمەڵگەدا و ئێمە لەم بەرنامەدا بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر دانیال سادی دکتۆرا لە نەخۆشیە دەرونیەکان باز لە کاریگەری و مەترسی و ئاسەوارە خراپەکانی مادە هۆشبەرەکانەکەین لەسەر کۆمەڵگە و کامەیە ئەو شوێنەوارە خراپەیەکی کە لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتی و جەستەی و لە شیەوە مادە هۆشبەرەکان لەسەر تاک و خێزان و کۆمەڵگەی جێدەیەڵن. دکتۆر دانیال سادی دکتۆرە لە نەخۆشیە دەرونیەکان سپاس بۆ ئامادەبوونت کە میوانی ئەم شەوی بەرنامەی گفتوگۆیت. زۆر سپاس بەخێر بیت. دکتۆر جاران کوردستان دەگوترا شوێنێکە بۆ ئاڵوگۆڕ یان پێداگواستنەوەی مادە هۆشبەرەکان بەڵام لە ئێستادا هەست دەکرێ خودی کوردستان خۆی بۆتە بەشێ لە بەکاربەر یان بەکارهێنەر یان بۆنە بۆتە شوێنی ساختکردنەوەی مادەی هۆشبەر. جەنابەت چی ئەڵێ لەم بارەیەوە؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئێوەش سپاس بۆ هەڵبژاردننی ئەم تەوەرە گرنگە کە کاریگەریکی ڕاستەو خۆی هەیە لەسەر تاگەکان لەسەر خێزانەکان لەسەر کۆمەڵگەی کوردەواری کۆمەلگایەک کە ناسرااو بوو لەو پێش بە کۆمەلگایەکی پارێزگاری پارێزکار محافظ کۆمەلگایەک کە وەکو چۆنەڵێت لەگەڵ ئەوەشا کە دەورە درابوو بە چەنەها کێشە و بە چەنەها ئەلغام و بە چەنەها گیر و گرفتی کۆمەڵایەتی لە وڵاتان و گیر و گرفتی سیاسی لە وڵاتان و گیر و گرفتی ئاسکەری لە چواردەورمانە بەڵام ئێمە خۆمانمان پاراست بوو خۆشبەختانە ئەوەش ئەگەڕایەوە بۆ هوشیاری کۆمەلگەکە خۆی بە دەرەجەی یەکەم وشاری تاگەکان بە دەرەجەی دووەم لەگەڵ ئەوانەشا کە هەر چۆنە بێ ئەو کاربەدەستانی کە لە وڵاتە هەبوون دڵسۆزیێکی زۆر باشیان هەبوو بۆ میلەت و بۆ خاگەکە. بەڵام بەداخەوە لە ئەوەی لەم چەند ساڵی ئەخیرا هەستی پێ ئەەکەین کە ئەو دڵسۆزیە و ئەو هوشیاریە کە تاکەکان هەیەە کە کۆمەلگاکە هەیەی بۆ پارێزگاریکردن لە بنەما ڕەوشتیەکان بۆ پارێزگاریکردن لە ئەو بنەمانەی کە کۆمەلگای پارێزگاری محافظکاری لەسەر بنیاد ئەنرێ کە کۆمەلگای کوردەواری پێشووتری لەسەر بنیانرابوو خەریکە وردەوردە نامێنێ بەداخەوە ئەویش هەم تاکی هەم هوشیاری تاکەکان هەم هوشیاری کۆمەلگاکە و وردە بەرەو لێک هەڵوەشانەوەی کۆمەلگاکە ئەڕۆین بەداخەوە لەگەڵ ئەوەشا کە ئەبینین ئەم چواردەوری خۆمان کە بەو شێوەیە خۆیان مەڵازاوە لێمان و بەو شێوەیە دوژمنایەتیمان بە شێوەیەکی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ لەگەڵوانە ئەکەن خەریکە وردە زەفەرمان پێ ئەبەن و ئەم جارە بەو شێوەیەک هاتوونەتە ناوە کە خەریکی داڕمانی کۆمەلگا و خەریکی داڕمانی خێزان و خەریکی داڕمانی تاکەکانن. ئەویش لە ڕێگەی وەکو چۆنەڵێت پڕکردنی کۆمەلگای کوردەواری دەرزی ئاژنینی کۆمەلگای کوردەواری بە مادە هۆشبەرەکان ئاخنینی کۆمەلگای کوردەواری و شار و لادەکانمان بە مادە هۆشبەرەکان و کاتی خۆی کە لە بیدایەتی نەوەدەکانە ئەیان و یەکێک لە کاربەدەسانی یەکێک لە وڵاتانی چواردەورمان ئەیود من کارێ ئەەکەم کە لە کۆمەلگای کوردەواری ئەو تەماسوک و ئەو بەهێزی و ئەو خۆڕاگریەی کە ئێستا هەیەی بەرامبەرمان نەیمێنێ وردە و لیان پرسی چۆن وتی بەوەی کە مادەی هۆشبەر ئەخەمە هەموو ماڵێکەوە بەو شێوەش ئەتوانم زۆر بە ئاسانی
زاڵ بم بەسەر کۆمەلگاکە ئەوە کۆمەلگاکە هەڵۆشێنم لەبەریەک. کەواتەمە ئەجێندایەکی نێودەوڵەتی و دژمنانەی تایە بەرامبەر بە میلەتەکەمان وەکو چۆن وڵاتانی ئیقلیمی و دراوسێمان زۆر جار لە ڕێی ململانەی ئاوە زۆر جار لە ڕێی ململانەی سیاسی و کۆمەڵایەتی و زۆر جار نەخۆشیشەوە ئەمەش جۆرێکی تر شەڕێکە نەیانتوانی لە ڕێگەکانی کەوە لە ڕێگە عسکەریەکانەوە کە چەنەها جار هەوڵیان نا لە ڕێگەی ئاوە لە ڕێگەی یعنی مەسەرن پار ئەم کاتانە ئێمە لەوە ئەترسین ئاومان لەسەر بگیرێتەوە ئێستا لەوە ترسین ئاومان لەسەر بەربدرێتەوە یعنی مەسەرن خواگیان بەنەوەی کارێکی کرد کە ئەسڵەن ئەو هینەی ئەوان ئەو پرۆگرامی ئەوان ئەو بەرنامەی ئەوان خەریکە فەشەلێنێت لە ڕێگەکانی کەشەوە لە ڕێگە عسکەرەکان و بەختی خۆیانیان چەند ساڵێک ساڵهای ساڵ تاقی گرۆتۆ لەگەڵمانە و چەندەها جار بەهێزی سەربازی و بە کیمیایی و بە قەسف و بەم شێوانە محاولەیان کردو هەوڵیان ناو لە هەوڵا بوون بەڵام هەر سەر نەکەوتون لەوە شاو ئیرادەی گەلی گور زۆر لەوە بەهێزتر بوو و لە ڕێگەی تریشەوە لە ڕێگای حیساری اقتصادیەوە کە ئێمە بینیمان یعنی نەیانێژ حتا چۆلەکەش بفرێتە ئەمبەر مەسەرەن یان لە ڕێگای بڵاوکردنەوەی نەخۆشیە جەستەیەکان و یا لە ڕێگای بڵاوبوونەوەی ماوادی ئیکسپایر و دەرمانی ئیکسپایر و دەرمانی خراپەوە بەڵام لەو هیچیانە سەر نەکەوتن و سەریش ناکەون ئینشەڵڵا بەڵام ئێستا ئەم ڕێگەیکیان لەبەر ئەوەی ئیسفادەیان کردووە لە کەلێنە کەیکە لە هەیە لە ناو خۆمانە ئیسفادەیان کردووە لە ئەو فەراغە وەکو چۆنڵی مۆراڵیە ئەخلاقی کە تاکەکانی خۆمان خەریکە بۆیان پێبێ ئیسفادەیان کردووە لەو بەهێزی و بەقوەتی کە لە کۆمەلگای کوردەواری و لە ناو خێزانی کوردەواریە هەبوو ئیسفادەیان لەمانە کرد بۆیە وردە خەریکە لەم ڕێگەوە زاڵە بن بەسەرمان ئەگەر وەکو چۆنڵی ئیرادەیەکی بەهێز نەبێتە کاربەدەسان بەهێز ئیش لەسەر ئەم ڕۆ نەکەن ئێمە لە زۆر هاوارمان کردووە ئەبێ بە دەردێکی کوشندا ووای لێت کۆمەلگای کوردەواری لە بەرێگا بەڵێ دکتۆر جەناب بداماژت بەوەکە کە ساڵانی ڕابردوو کۆمەلگەکەمان کۆمەلگەیەکی پارێزکار و کۆمەلگەیەکی خۆگر بوو لە بەرامبەر پلان و موامەرەی وڵاتانی دەرەکی کێ هۆکاری ئەم کرانەوەی ئێمە بوو کێ هۆکاری چاندنی تۆبی مادە هۆشبەرەکان بوو لە کۆمەلگەی ئێمەدا من وەکو تاکێک میدیاکەم ئاین دەسەڵات سیاست یان بۆ منە ئەو وڵاتە دژمنانە ڕۆلی سەرەکیان هەبوو کامیان زۆر ڕۆلی هەبوو لەوەی کە کۆمەلگەکەمان لە کۆمەلگەیەکی پارێزکار و خۆگر بەرامبەر بە مادە هۆشبەرەکان ئێستا بێتە یەکێک لە وڵاتانی کە بەکاربەری مادەی هۆشبەرە بەڵێ ئەمە فرەلایەنە جوابەکەت فرەڕەهەند و فرەلایەنە یعنی یەک جواب نییە بڵێم بە تەنها خەتایی بۆ نمونە مۆبایل و خەتای فەیسبوک و خەتای ئەوانەیە بە تەنها خەتای جیهانگیریە و خەتای ئەو عەولەمەیە ئێستا لە گۆڕەیە بە تەنها خەتای بەرزبوونەوەی ئاستی مەعیشی خەڵکەکەیە لە چاو جاران و لە چاوەشتاکان و نەوەدەکانە بە تەنها خەتای ئەو کرانەوە تەکنەلۆجیە ئینتەرنێتیە کە ڕووی کرۆتە هەموو عالەم و هەموو عالەمی داپۆشیوە بە تەنها خەتای بەهێزبوونی هەژمونی وڵاتەکانی چواردەوری خۆمان نییە بە تەنها خەتای نەبوونی بەهادینیە بەهێزەکان کە لە کۆمەڵگەی کوردەواریە هەبوو کەمبوونەوە و کاڵبوونەوەی ئەو بەهایانە کە لە کۆمەلگا هەبوون کاتی خۆی ئێستا کاڵ بۆتەوە و زۆر بە ئاسانی ئەتوانرێ مەسەلەن وەکو چۆنڵێ تاکەکان ڕێزەکەی جاران و تەقدیسەکەی جاران و احترامەکەی جاران کە هەیان بوو بۆ خێزان و بۆ گەورە و بۆ ئاینەکەی خۆیان ئێستا وردەوردەنیانە بە تەنها هیچ کام لەمانە نیە بەڵکو هەمویانە بەیەکەوە و یەکێک لە ئەوانش بریتە لە بەهێزبوونی خەتی تیجارەت لە ئەم ناوچەیە مەسەرەن جاران تیجارەت زۆر بەناڕەحەت ئەکرا لە شتێک ئەهێنرا شتێک ئەبرا قاڵی ئەهێنرا فەرشێ ئەبرا مەعجون دەمودان لێرەوە ئەڕۆژ بەو دیوە لەو دیوە شتێک ئاهاو بەم دیوە بەڵام ئێستا سێرەکەی زۆر حدودەکان نەماون و بە ترێلە و بە کامیۆن و بە ئەو شتانە مەسەلەن شت لێرەوە ئەڕوا و شت لێرەوە دێت حتمن لەناو ئەمانەشە ئەو بەهێزبوونی خەتی بازرگانی و ئەمانە ئەوە وای کردووە کە شتەکان بێنەوە شتێکی کەش هۆکارێکی کەش بریتە لەوەی کە گەنجێکی زۆر لە بێئیشیایە لەم کاتە
ئەو بێئیشی و بێکاری کە گەنجەکانمان هەیەنەوەیان لێ ئەکا کە بیر بکەنەوە لە ئەنواع و ئەشکال شتێکی تر لە هۆکارەکان ئەوەیە کە گەنجێک ڕویان لە کۆمەڵێ وڵات کردووە لە وڵاتانە فێری بەکارهێنانی ماوادی مخدر بوون و گەڕاونەتەوە بۆ لای خۆمان و لێرەش بەبێ ئەوە ئیدارە ناکەن و هەرچۆنێ بەپایەکەن مەسەن ئەوەی کە خەڵکێک چووە ئێران چووە تورکیا چووە یۆنان چووە ئیتالیا چووە ئیسپانیا لە ئەم شوێنانە چوە بەریتانیا لە ئەم شوێنانە مەسەرەن مەوادی مخدر هەیە بە هەموو جۆرەکانیەوە لەوێ بەکاری هێنا و کاتێکە گەڕاشەوە لێرەش دەسەبەری ئەکا و بڵاوی ئەکاتەوە و بۆ ئەوەی خۆی ئەو پارەی دەستکەوێت کە ڕۆژانە 100,000 دینار ئەیا بە مەسەرەن بۆ نمونە بە 100 غرام کریستاڵ بۆ ئەوەی دەستی کەوێت پیایکە بۆ ئەوەی ئەو پارەی دەستکەوێت ئەم بێ ئیشە لێرە یا ئیشێکی بەسیتی هەیە 15,000 دەستەکەوێت لە ڕۆژێکە مەجبور تیجارەتی پێوە ئەکات گەنجی تر فێر ئەکات کە گەنجی تری فێرکرد لە ڕێگەی فێرکردنی گەنجانی ترەوە پارەکەی خۆی دەستەکەوێت ئەوەی خۆی بۆ ئەکەوێتە بەلاش لەبەر ئەوە زۆر بە ئاسانی ئەمانە هەژنۆ هۆکار بوون ئەتوانین بڵین ئەم هۆکارانە وایان کرد کە بەداخەوە مخدرات لە وڵاتی ئەمان زۆر بێت لە ئێستا یاتوانین بربەم زۆربوونە بربەم لێشاوی مخدرات و مادە هۆشبەرەکان بگرین کامەیە ئەو ڕێگە دروستەی کە ئێمە توانین لە ڕێگەیەوە بە تەئکید کۆمەڵێک ڕێکار ئەبێ بیگیرێتە بەر هەم لەسەر ئاستی تاک لەسەر ئاستی خێزان لەسەر ئاستی کۆمەلگا لەسەر ئاستی حکوومەت یعنی ئەبێت لە هەموو ڕووەکانەوە چۆن ئێمە وتمان مخدرات مادە هۆشبەرەکان کاریگەری هەیە لەسەر هەموو لایەنەکان هەت کاریگەری هەیە لەسەر تاکەکان کێشەی ئابووری دروستەکە بۆ تاک کێشەی جەستەیی دروستەکە بۆ داک نەخۆشی جەستەیی بۆ تاک دروستەکە نەخۆشی دەرونی بۆ تاک دروستەکە بە هەمان شێوە بۆ خێزان بە هەمان شێوە بۆ کۆمەلگا بە هەمان شێوە بۆ حکوومەت چۆن بەم شێوەیە ئێمە لە تاکەوە ڕۆشتین تا سەری سەرەوە بۆ حکوومەت کە مادەی مخدر مەوادی مخدر مادە هۆشبەرەکان کاریگەری خراپیان هەیە لە هەموو ڕووەکانەوە لەسەر ئەم تاک و خێزان و کۆمەلگا و حکوومەت بە هەمان شێوە ئەگەر بمانەوێت ئیش بکەین بۆ نەهێشتنی مەوادی مخدر ئەبێ ئیش لەسەر حکوومەت بکەین یا حکوومەت ئیش بکە لەسەر ئێمە ئیش لەسەر کۆمەلگا بکەین ئیش لەسەر خێزان بکەین خێزان ئیش لەسەر تاک بکات تاک بە هەمان شێوە ئیش لەسەر خێزانەکەی خۆی بکات خێزانەکە ئیش لەسەر کۆمەلگاکە بکات بەو شێوە ینی ئیشکردنەکە تەساعودی و تەنازولیە بە هەردوو جەنبەکە ئەبێ حکوومەت ئیشی لەسەر بکە حکوومەتیش فرەلایەنەیە یعنی بەستەنها نێت لە ڕووی مەسەن لە بواری ئیعاز با بە وەزارەتی تەندروستی بڵێ وەزارەتی تەندروستی تۆ خەسخانەی تایبەت بکەرەوە بۆ ئەو کەسانی کە مدمنن لەسەر مەوادی مخدر خەسخانی تازە بکەیتەوە ئەی تۆ ئەگەر بنە بڕینەکەی خۆ ئەو کاتە ئەبێ لایە لە کۆمەلگا بخێتەنە ئەو خەسخانەیەوە نە ئازبەی بە وەزارەتی تەندروستی ڕێگە بگرێت بۆ نمونە لە بڵاوبوونەوەی ئەو دەرمانانەی کە خراپ بەکارهێنن و ئەبنە هۆی مادەی هۆشبەر و خەڵک خۆی ئەیکرێت و بەکارهێنێت زۆرجار شروعی مناڵێکە بەڵام بە ڕێژەیەکی زۆری خوا شروعی مناڵێکە حەبی ئازارێکە حەبێکی ترەکە لە بواری دەرونیا بەکارهێنرێت هەر شتێک بێت لەمانە یان دەرزی ئازار بێت یان هەر دەرزێک بێت لەبەر ئەوە مەسەرەن وەزارەتی تەندروستی ئەبێ بەکارەکانی هەڵسێ بەم شێوەیە 1 2 3 4 بۆی دیاریکرێت تەربیە وەزارەتی پەروەردە کە گرنگترین سێکتەرە ئەتوانین بڵین لەم بوارەیە چۆن کارێ بکەم کە قوتابی و خوێندکارەکانم نەڕۆن بەلای مەوادی مخدرات چۆن بیناسنەوە بەداخەوە ئمڕۆ ئەبیسین کە هەندێک لە میدیاکان هەندێک لە خوێندنگاکان هەندێک لە قوتابخانەکان بوونەتە سەرچاوە بۆ بڵاوبوونەوە بۆ ساحکردنەوەی مەوادی مخدر لە مەکتەبە کوڕەکان و لە مەکتەبە کچەکانە بەداخەوە لەبەرەوە وەزارەتی پەروەردە ئیشی زۆر قورس و گرانە ڕۆشنبیرکردنی تاکەکان لە قوتابخانەکانەوە دەست پێ ئەکات بەو شێوەیە ئەمە وەزارەتی پەروەردە ئەبێ پلانێکی تۆکمەی هەبێتە بۆ ڕۆشنبیرکردنەوەی قوتابی بۆ ئەوەی کە لە خوێندنگاکان نەبنە میدیایەک نەبنە ژینگەیەک بۆ بڵاوبوونەوەی ئەو مەوادانەوە چۆن ئیشی لەسەر بکرێت و چۆن ڕۆشنبیری قوتابیان خوێندکاران ڕۆشنبیر بکرێنەوە ئەمە وەزارەت
وەزارەتی ئەوقاف مەسەنەن لە وەزارەتی ئەوقاف ئیعاز بدرێت یعنی مەلاکان ئێستاش هەر باسی تەلاق و نیکاح و باسی عادەی مانگانەی نەکەن لە خوتبەی جومعەکانیانە مەسەلەن با تەرکیز بکەنە سەر ئەمە بڕێک لە خوتبەی جومعانیان بڕێک لە خوتبەی ڕەمەزان کە عەسران خوتبەیان باس لە ئەوە بکرێت چۆن گەنجان ڕۆشنبیرکردن چۆن باوکو دایک والێ بکرێتەوە کوڕەکەی خۆی بناسێتەوە کاتێک کە ماوەدی مخدر بەکارێنێ لە ڕۆژێکا مەسەلەن ئەم کوڕی من 20,000 دینار 30,000 دینار 50,000 دینار ئەباتە دەرەوە و ئێوارە هیچ ناهێنێتەوە و یەکسەر کە هاتەوە ئەچێ بۆ ژوورەکەی خۆی و دەرگا لەسەر خۆی دائەخا ئەوە بزانێت چی ئەکات چۆن بیناسمەوە چۆن علاماتەکانی بناسمەوە ئەم ئیعازە بدرێ بە مامۆستایانی ئاینی ئەمە وەزارەتی ناوخۆ کە ئەبیژی یەکە لە سێکتەرە زۆر گرنگەکان ئەبێ بەسەرەن تەدریب بکرێ بە ئەندامانی چۆن بناسرێتەوە چۆن نەهێڵێ لە خاڵە گومرگیەکان و خاڵە پشکنینەکانەوە ئەم مەوادە مخدرانە تێ بپەڕێنرێ سەگی تایبەت بەکاربهێنرێ بۆ ئەوەی کە ئەو کامیۆنانە بپشکنێت و بیناسێتەوە بزانێ هەڵگری ئەو مەوادەن یا هەڵگری ئەو مەوادەنین و مامەڵەکردن جیا بکاتەوە لە بینی بەکاربەر و لە بینی تیجارەت پێکەر ئەو کەسی کە تیجارەت ئەکا بە ماوەدی مخدر حسابێکی جیای بۆ بکات لەگەڵ ئەو کەسی کە بەستەنها بەکاری ئێنێ ئەو کەسەی بەکارێنێن نەخۆشە وەزارەتی ناوخۆ بێت جیای بکاتەوە ئەو کەسەی کە بەکارێنێن نەخۆشە بەڵام ئەو کەسەی کە تیجارەتی پێوەکە ئەوە بابەتێکی قانونی و لەوانەیە قانون بیگرێتەوە هەموو وەزارەتەکان بەو شێوەی وەرە خوارە مثلا لەوانەیە تۆ بڵێ وەزارەتی وەرزش و لاوان ئەی دەوری چێ لەمە وەزارەتی ڕۆشنبیری ئەی دەوری چێ لەمە دەورێکی زۆر گرنگی هەیە وەزارەتی ڕۆشنبیری ئیعازەیان بە هەموو کەناڵە ئاسمانەکان ئیعازەیان بە هەموو ڕادیۆیەکان ئیعازەیان بە هەموو دەستگاکانی ڕاگەیاندن ئەبێ هەمووتان واجبە لەسەرتان بەشێک لە ڕۆژان لە گرنگترین کاتی ڕۆژە لە گرنگترین کاتی ڕۆژە بەشێکتان تەرخانکەن 2 دقە 5 دقە 6 دقە 7 دقە 10 دقە تەرخانکەن بۆ ڕۆشنبیرکردنەوەی لاوانمان لە خراپیەکان لە یاسا و لێپێچینەوە و سزا بەر لە تەلەڤیزیۆن و وەزارەتەکان کە جەناب دامەژ پێکرد هۆشیاری لای تاک لای خێزان تا چەند گرنگە کامەیە ئەو هۆشیاری کە پێویستە منێک وەکو تاکێکی نێوخێزان و منێ وەکو باوکی منداڵەکانم هەم بێت لەبارەی ئەوەی کە خۆم و منداڵەکانم بپارێزم لە کاریگەری و مەترسی مادەوەش بەرە پرسیارێکی زۆر جوانە بەزیتر یەکەیەکەی لەسەری ئەمە ئێستا جارێ لە وەزارەتی ڕۆشنبیریین ئێمە جارێ لە وەزارەتی ڕۆشنبیری ئێمە لە حکوومەتین اینجا دوایەوە باز لە کۆمەلگاکەین اینجا باز لە خێزانەکەین اینجا باز لە تاکەکەین با ینی ئەگەر لە خوارەوە دەستمان پێ بکردای بە شێوەیەکی تر قسەمانە کرد لەبەر ئەوە حکوومەت پێویستە لە ڕێی هەموو وەزارەتەکانەوە مەسەلەن بۆ نمونە لە شارێکی حدودیە تۆ 15 ساحەی تارتانی بەهێزم بۆ بکەرەوە کە هەموو هینەکانی تیا بێت و 12 مەسبەحم بۆ بکەرەوە 12 شاری یاریم بۆ بکەرەوە کتێبخانەم بۆ بکەرەوە بزانە هەرگیز ئەو گەنجانە ڕوئەکەنە ئەوە بەس تۆ گەنجەکە بەتاڵ بێت و 24 ساعت لەسەر جادەکە دێت و ئەڕوات و لە بەردەمی دوکانەکانە و پارەی هیچ پێ نییە پەنا ئەباتە بەر بەکارهێنانی ماوەدی مخدر بەو شێوە یعنی ئیشکردنی حکوومەت فرە ڕەهەندە فرەلایەنەیە لە هەموو بوارەکانەوەیە لە هەموو لایەنەکانەوە بەس تەنها وا نەزانێت لە یەک لایەنە و زەرەرۆمەنی یەکەم لە بڵاوبوونەوەی ماوەدی مخدر حکوومەت خۆیەتی ئەگەر جوان بیری لێ بکاتەوە لە ئەم قەزیە یعنی وا نەزانێت خۆی بڵێ من خۆم پارێزراوم بڵێ وەزیرەکە پارێزراوم بەڵام لەوە بەخوار هەموو کۆمەلگاکە ئەو وەزیری ئەم کۆمەلگایە وانێ وەزیری ئەم کۆمەلگایە جا ئەم کۆمەلگا ئەگەر خۆی لە ناوچێت تۆ بۆکو بڵێ وەزیری بۆ کێەکەی اینجا دوای ئەوە وەرە سەر ئاستی کۆمەلگا لە ئاستی کۆمەلگاشە بە هەمان شێوە پێویستە ڕۆشنبیری بکرێتەوە ڕۆشنبیر بکرێتەوە کۆمەلگاش پێگاتۆ لە چەند سەکتەرێک مەسەلەن بۆ نمونە دکتۆرەکان مامۆسایانی زانکۆ هۆکارەکانی ڕاگەیاندن خۆیان بۆ خۆیان ئەمە پێویست نەکاوگوتۆ ئێمە بە قانون و بە پاداشت و بە سزا و بە عقوبە و بە جەزا ئەمە فەرزکەین و یا بە لێپێچینە و وەزارەتی ناوخۆ یا وەزارەتی ئەوە یاوە ئێمە لەسەر ئاستی کۆمەلگا خۆی هەڵسێت وەعیەکی داخلی زاتی بۆ خۆی دروست کات کۆمەلگا خۆی ئەم تاکانە بناسێتەوە فریان بکەوێت ئینجا لەسەر ئاستی خێزانیش خێزان چۆن تاکەکانی خۆی بناسێت و چۆن بیپارێزێت دێمە سەر پرسیارەکەی تۆ زۆر بەپەلە بووم لە یەکدوانە بۆی جوابی تۆ بمەوە تاک بۆ ئەوەی خۆی بپارێزێت لە خراپیەکانی مادە هۆشبەرەکان
یان بۆ ئەوەی خۆی بپارێزێت لە بەکارهێنانی مادەی هۆشبەر و نەبێ بە کاسێکی مدمین لەسەر مەوادی مخدر، ئیتر مەوادی مخدر کریستاڵ بێت، تلیاک بێ، حەشیش بێ، هیرۆین بێت، هەر شتێک بێت مدمین بێ لەسەری کە زۆر مهمە دوایە باس لە سیفەتەکانی ئیدمان بکەین. کەسێک چۆن بزانین کەسێک مدمینە، ئایا کەسێک فلان حەبی بەکارهێنا جارێک ئیتر مدمینە، یا فلان دەرزیە لە خۆی ئیتر مدمینە؟ نە. چۆن بزانین کەسێک مدمین بووە ئەوە دواتر ئێمەسەری، بەڵام تاک بۆ ئەوەی نەکەوێتە ئەو گێژاوە نەبێت بە کەسێکی مدمین لەسەر بەکارهێنانی مادە هۆشبەرەکان، ئەبێ زیانەکانی مادە هۆشبەرەکان بزانێ. ئەنی پێش ئەوەی کە وەکو چۆنڵێت پێش ئەوەی کە بکەوێتە ناو گێژاوەکەوە خراپیەکانی بزانێت ئەگەر ببێ بە مدمین لەسەر مەوادی مخدر چ زەرێک لە خۆی ئەیە لە ڕووی جەستەوە، جگەری چی بەسەرێت، پەنکریاسی چی بەسەرێت، دڵی چی بەسەرێت، مێشکی چۆن ئەپوکێتەوە چی بەسەرێت، چۆن زاکیرە لە دەست ئەیات، چاوی چۆن زەعیف ئەبێت، چۆن ئەگاتە قۆناغێک کە گورچیلەکانی سز ئەبن. ئەمە ڕوون بکرێتەوە بۆ تاک ئەبێ ئەبێ بزانێت. ئەمە وەکو جەستە، وەکو لایەنە دەرونیەکەی. ئەگەر بکەویتە ژێر کاریگەری مەوادی مخدر، چۆن ئەوە مەوادە مخدرە وا لێ ئەکا کۆنتڕۆڵی تەسەڕوفاتی خۆت لە دەست بیت و نەتوانی تەسەڕوفاتی خۆت و هەڵسوکەوتی خۆت کۆنتڕۆڵ بکەیت. ئەگەر بکەویتە ژێر کاریگەری مەوادی مخدرەوە، چۆن واو لێت ئەبی بە کەسێکی شەڕەنگێز، چۆن واو لێت ئەبی بە کەسێکی بێهیوا لە ژیان، چۆن واو لێت ئەبی بە کەسێک لەوانەیە حەز لە مردن بکەیت، چۆن واو لێت محاوەلەی خۆکوشتن و خۆ لە ناوبردن ئەکەیت. ئەمە لە وەکو لایەنی دەرونی، وەکو لایەنی ئابووریش. چۆن ئەو پارەی کە بە ڕەنجی شانی خۆت پایەکی ڕۆژانە بەیانی تا ئێوارە کرێکاری ئەەکەیت، بەیانی تا ئێوارە لەبەر خۆرە بە سەرما بە گەرما هەڵس و کەوت دەکەیت و ئەم سەرۆسەر ئەەکەیت، منەتی ئەم وەسا و ئەم کرێکارە وەرئەگریت، خاوەن ماڵ هەڵ ئەگریت لەبەر ئەوەی تۆزە پارەت دەستکەوی و کە بڕیارە بیبیتەوە بۆ ماڵ و بڕیارە بەکاری بێنی بە خواردن و بۆ جلوبەرگی مناڵەکانت، بەڵام تۆ ئەیەی بە ئەم مەوادە مخدرە چۆن لە ڕووی ئابووری و زەرەری پێەیە. وە چەنەها نمونەشمان لەلایە. من کە هەر یەکێکیان باس ئەەکەم، کەیسێکم یەکسەر حاڵەتێکم یەکسەرێتەوە بەرچاو لە ناو مێشکی خۆمان کە کەسێک بوو ئیمکانەتی زۆر باش بوو بە مەوادی مخدر چی کرد لە خۆی. کەسێک بوو کە جەستەی زۆر ڕێک و پێک بوو بە مەوادی مخدر، چۆن جەستەی خۆی دارزان. کەسێک بوو چەند معتەبەر بوو لە کۆمەڵگایە، چۆن بە مەوادی مخدر تووشی چەنەها گرفت و کێشەی دەرونی بوو، نەخۆشی دەرونی بوو. کەسێک بوو کە چەند معتەبەر بوو لە کۆمەڵگا و خەڵکی چەند ڕێزی خۆی و باوکیان ئەگەر ئێستا بە بۆنەی ئەوەی کە بووە بە کەسێکی مدمین لەسەر ئەو مخدرە و ئەوە بەکارێنێ، باوکیشی ڕووی نییە لە ناو شارەکەی خۆیان سەربەرزکات و دەرکەوێت. کوڕەکەی تۆ ئەوە نەبوو کە مدمینە لەسەر کریستاڵ، مدمینە لەسەر هیرۆین، مدمینە لەسەر ئەوە، یعنی باوکیشی گیری خواردۆ بەدەستیەوە. لەبەر ئەوە پێش ئەوەی من بکەومە ژێر کاریگەری ئەو مەوادە مخدرانەوە ئەبێ خراپیەکانی بزانم، تاکیش بە هەمان شێوە هەموو تاکەکانی کۆمەلگا ئەبێ خراپیەکانی مەوادی مخدر بزانێ لە هەموو ڕووەکانەوە، نەک تەنها لە یەک ڕۆ. دکتۆر لەوە چێسە یەکێک دانیشت بێ پێی وابێ مادەی هۆشبەر تەنها تلیاک و حەشیش و هیرۆین و بڕێکی زۆر مەشروب خواردنەوەیە. کامانن ئەو جۆرە بەربڵاوانە و ناسراوانەی کە لە کۆمەلگەی ئێمەدا هەن، لەوە چێ زۆر جا باوکێک شروع بێگە بینێ بەدەست کوڕەکەیەوە و ئەزانێمە بۆ چارەسەرێکی جەستەی خۆی بەکارێنێ. بەڵام من نمونەم لایە هەر لە ناسراوانی کۆمەلگەکەی خۆم کەوا شروعبی منداڵ بۆ وەکو مادەی هۆشبەر بەکارەهێنم. بەڵێ مەوادەکان کە خەڵکی مدمین ئەبێ لەسەری ئەوەی لە ناو کۆمەلگای ئێمە هەیە ئێستا ئەکرێ بە چەند بەشێکەوە. یەکێک لەو بەشانە مەوادە دەرمانیەکانن، ئەوانن کە وەکو دەرمان ئەنووسرێن بۆ نەخۆش، وەکو چارەسەر. مەسەلەن ئەو مەوادانی کە ئازار ئەکوژن، ئازار لە ناو ئەبەن، ئەو مەوادانە کە خەڵکان زۆر زوو مدمین ئەبن لەسەری بەداخەوە. و ئەوەش چەند جۆرێکی هەیە، مەسەلەن باوترینیان لەوانەیە کۆمەلگا ناوەکەی بزانێ یا بڕێک لەو کەسانی کە مدمینن لەسەری حتمما ناوەکەی زانن یان کە سوکاری نزیکیان ناوەکەی زانن، وەکو حەبی تراماڵە، وەکو مەسەلەن ئەوش بە دەرزی هەیە،
ئەمانە ئازار بەخشن خۆیان لەگەڵیان مەسەن وەکو پسۆسیگۆنە وەکو پەفدینە ئەمانە خۆیان ئازار مۆرفینە ئازار لە ناو ئەبا بەڵام مدمین ئەبێ لەسەری بەبێ ئەوە ئیدارەی نامێنێت و کۆمەڵی نیشانە ڕووی تێئەکات. ئەوە یەکێکە لە دەرمانە باوەکانی کۆمەلگاکە بەداخە و خەڵکانێک هەن مدمینن لەسەری و ڕۆژانە ئەبیسین لە ئیخبارەکانە کە 1 ملیۆن حەب 10 ملیۆن حەب ئەوەنە 900,000 حەب گیرا لە فلان شوێن لە فلان گومرگ لە فلان شوێن کە بە قاچاق ئایانویز بیان نەناوە چونکە خەڵکانێکەیە بەکارهێنێت. مەسەرەن یا هەنە جۆر لە دەرمانەکان ئەوانەی ئەو دەرمانانەی کە وەکو چۆنڵێ بۆ خەو بەکارەهێنرێت وەکو دەرمانی وەکو حەبی ڤالیۆم و ئەو بنەماڵەیە مەسەرەن ئەمانە خەڵک زوو مدمین ئەبێ لەسەری لەبەر ئەوە بەکارهێنانیان ئەبێ ئیلام بە ڕەچەتەی دکتۆر بێ و ئەو دکتۆرە کە بۆی ئەنووسێ ئەبێ لەگەڵ شتی کەیا بینوسێ وا لێ بکا کە مدمین نەبێ لەسەری یا لەژێر ئیشرافی خۆیان بێ یا مانگانە بۆی بگۆڕێت دوو مانگجارێ بۆی بگۆڕێت جورعەکەی بۆ کەم کا زیاکە بیگۆڕە بە شتێکی تر یان کە هەستی کرد نەخۆشەکەی خەریکە مدمینە بێ لەسەری فریای بکەوێت و ئاگای لێ بێتە. مەسەرەن دەرمانی کەشمان هەیە مەسەرەن شروبی کۆکە و ئەوانەی کە کۆداین و ئەوانەیان تایە یا جاری وهەیە کەسەکە مدمینە بێ لەسەر حەبی ئەلەرمین یان شروبی ئەلەرمین ئەوانە کە بۆ حساسیت و شت بەکارهێنرێت مدمینە بێ لەسەری ئاڵ و دەبوون بەس بە تەنها لەسەر ئەم دەرمانە نەوع دەرمانانە نییە خەڵکانێکان لەسەر دەرمانی کەش مدمین ئەبنە خەڵکانێکەن مەسەرەن لەوانەیە لەسەر حەبی سکچوون مدمین ببێت لەوانەیە لەسەر حەبێک کە بۆ ئەوە بەکارهێنرێت ئەمەش ئیشکردنەکەی لەسەر ئەو سنتەرە بەرزانەیە هەر دەرمانێک هەر مادەیەک کە ببێتە هۆی چالاکردنی سنتەری ڕیوارد ئەوەی کە ڕیوارد ینی پاداشت سنتەری ڕیوارد پاداشت لە ناو مێشکی ئینسانە ئەو دەرمانە قابلە بۆ ئەوەی کەسەکە مدمین بێ لەسەری چالاکردنەوەی ئەو سنتەرە ئیتر هەر شتێک ئەو سنتەرە چالاک کاتەوە مەسەن وەکو نیکۆتین کە لە جگەرەیە هەیە وەکو ئیثانۆڵ کە لە مەشروبا هەیە وەکو مەسەن ئەوانە و هەر دەرمانێکی تریش کە کار بکات لەسەر سنتەری ئازار بە هەمان شێوە لەوانەیە مەسەرەن چەند سنتەرێکی تایبەتیمانەیە کە تایبەتن بە ئەوانەوە لە ناو مێشکی ئینسانە ئەمانە وەکو دەرمان مەوادی تریشمانەیە وەکو مەوادی وروژێنەر یان مەسەرەن وریاکەرەوە ئەمانش مەوادی سەناعیان تایە دروست ئەکرێن ینی مەسەرەن یەکێک لە شارێک حدودەکان کە خۆشبەختانە شاری ئێمە نییە ئەڵێ مەسەرەن 27 لە 27 ماڵاوەکو مەعمەل وایە بەکارێن و دەرمانەکە دروستەکەن مجموعە دەرمان تێکەڵاوەکەن و کریستاڵی لێ دروستەکەن هەر مادەیەک ئەوانە مەسەرەن دەرمانی کەش هەیە کە دەرمانی ئەمفیتامینی پێوترێت تەلەبە ئەیخوا کە هەنێ جار ئەیخۆن بۆ ئەوەی زۆر نەخەون یا خەویان لێ نەکەی و توریا بنەوە و گورج ببنەوە بەڵام ئەمانە زوو مدمینە بن لەسەری بەداخەوە یعنی هەر دەرمانێک کە بزانین ئەو هینەی هەیە ئەو جۆرە ئیشەی هەیە ئەبێ زۆر بە وریاویەوە بەکار بهێنرێ و دکتۆری تایبەت بینوسێت دکتۆری تایبەت بینوسێت ئەمە وەکو دەرمانەکان شتانێکی کەشمان هەیە ماوادی کەشمان هەیە کە غەیری دەرمانین مەسەرەن زەراعین وەکو تلیاک و وەکو خەشخاش و وەکو حەشیشە و وەکو ئەو دەرمانانی کەش کە ئەو مەوادانەی کە مەوادی زەراعیان پێوترێت کە مدمینە من لەسەری شتی کەشمان هەیە کە شتی سەناعین وەکو فێنسایکلیدین و ئەو شتانە ئەوە بابەتێکی ترە تقریبا ئەو کۆکاینمان هەیە لێرە مەسەلەن ئەویش بە شێوەیەکی سەناعی دروست ئەکرێت لە هەنێ بەرووبوومی زەراعی کۆ ئەکرێتەوە و وینی تایبەتی هەیە درەختی تایبەتی هەیە درەختی لای تایبەتی هەیە و کۆ ئەکرێتەوە مەعمەلی بۆ دروستەکرێەوە ئەوە خۆشبەختانە لە وڵاتی ئێمە زۆر زۆر کەمە بە زۆری لە مەنتیقی کۆلۆمبیا و لەو شوێنانە هەیە ئەمانە تقریبا جۆرەکانی مەوادی مەواد کاریگەری و مەترسیەکانی ئەو مادە هۆشبەرانەی کە بە شێوەی دەرمان هەن و بۆ منە لە دەرمانخانەکانە هەیە ئەگەر ڕێژەیەکی زۆرتر بەکاری بێنین ئەبێتەوەی مدمین بن و ئالوودەبوونمان مەترسی و کاریگەریەکەشی هەروەکو مەترسی و کاریگەریەکەی ئەو مادە هۆشبەرەیە کە مادەی زەراعیە وەکو کۆکاین و وەکو هیرۆین وەکو تلیاک و حەشیش و ئەمانە بە پێی جۆری مادەکە ئەگۆڕێت مەسەلەن جاری وا هەیە بۆ نمونە
ئەو مەوادانەی کە زەراعین لەبەر ئەوەی کە پاک نەکراونەتەوە و لەبەر ئەوەی کە بەستان دەرە عیلمیەکە تێنەپەڕیون جورعەیەکی زیاد کەسەکە بەکاری ئێنێت مەسەن زەرێکی زۆر ئەیە لە مێشکی زەرێکی زۆرەیە لە چاوی زەرێکی زۆرەیە لە دڵی مەسەلەن بۆ نمونە ئەو کەسانی کە بە سرنج بەعزێ دەرمان بەکارێن و ئێن لە خۆیان و مدمینە من لەسەری ئەو سرنجە خۆ بە حساب سرنجەکە توبیە بەڵام ئەوان بە شێوەیەکی ناوتوبی بەکارێنن لەوانەیە یەک سرنج بۆ چەند کەسێک بەکاربێنێن لەوانەیە بەغەڵەت بیا لە خۆی لەوانەیە زەرێکی زۆر گەورە لە خۆی بە جۆری مادەکە فەرق ئەکات جۆری مادەکە مادەیەک توبی بێ ئەگەر خراپ بەکاری بێنی هەر خراپ بەکارێنی ئەوە خراپ بەکارێنانە مادەیەکی زەراعی بێ خراپ بەکاربێنی هەر خراپ بەکارێنی من حەزەکەم لێرە یەک نوقتە باسکەم کە زۆر مهمە ئێمە وانە نەزانین ئاڵوودەبوون بەس تەنها ئاڵوودەبوون لەسەر مادە بەس تەنها ئاڵوودەبوون لەسەر تلیاک بەس تەنها ئاڵوودەبوون لەسەر مەشروب یا ئاڵوودەبوون لەسەر مەسەرەن فلان حەب یا فسار حەب یا فلان شروب یا فسار دەرزی ئێمڕۆ گەورەترین جۆری ئاڵوودەبوونی ئەلکترۆنیە گەورەترین جۆری ئاڵوودەبوونی ئەلکترۆنی وەسەنتەری تایبەتی بۆ کراوەتەوە لە سین لە بەریتانیا لە ئەمریکا وابزانم لەم ئەخیرانە سنتەرێکیان کردوێتەوە ئەویش بۆ ئەوە یعنی ئیمڕۆ عالەم بەرێ ئۆڕۆ هەمووی مدمین ببێ لەسەر ئەلکترۆنیات لەسەر ئەمریکا فەیسبوک و مۆبایلی هۆشمەند و ئینتەرنێت و کۆمپیوتەر و هەمووی خەریکە بەرە ئۆڕۆ بۆ یاری ئەلکترۆنیەکان و بۆ چونکە هەمان سیفەتی ئاڵوودەبوون کە تا ئێساش لێو نەپرسیوم سیفەتەکانی ئاڵوودەبوون هەمان سیفەتی ئاڵوودەبوون کە لە ئاڵوودەبوون بەسەر تلیاک یان لە کاتی بەکارهێنانی تلیاک یا کریستاڵیان پەسیدینا هەیە هەمان سیفەتیش لەو کەسەی کە مدمینە بێ لەسەری هەیە هەمان سیفەت دکتۆر کێشەی ئێمە ئالوودەبوونە بەم ئامێرەوە ئالوودەبوونە بە خواردنی شتێکەوە یان بە کێشەکە ئێمە کاریگەری ئەم ئالوودەبوونەیە لەسەر جەستەی ئێمە مەبەستمەوەیە تۆ مۆبایلێک تا ئێوارە بە نەئاگات لە دایکت بێنە لە خوشکت بێنە لە منداڵەکەت بێ وەکۆڵێ لەوە چە کاریگەریەکی کەمتر لەسەر جەستە و دەروون دەجێبێ هەڵێ بەڵام تۆ گەر تا ئێوارە خەریکی خواردنی مادەیەکی هۆشبەربی ئەمە بەستمەوەیە ئێمە تەنها کێشەمان لە ئالوودەبوونەکەی کە هەر شتێک بێ پێوە ئالوودەبوون کێشەکە ئێمە لەویا یان خودی ئەو شتێکە ئێمە پێوە ئالوودەبوون ئێمە کە ئەڵین ئاڵوودەبوون خراپ بەکارهێنانی مادە یان خراپ بەکارهێنانی هەر خویەک بێت یان هەر ئیشێک بێت ئاڵوودەبوونیشمانێ لەسەر ئیش ئەڵێن فڵان کەس مدمینە لەسەر ئیشکردن ناتوانێت ئیش نەکا مدمین بۆ لەسەر ئیشکردن لەسەر پارە پەیاکردن ئەوی کەش مدمینە لەسەر ئەلکترۆنیات ئەوی کەش مدمینە لەسەر تلیاک ئاڵوودەبوون دوو جۆری سەرەکیە جۆرێکیان فسیۆلۆجیە ئەو مەوادە کاریگەری هەیە لەسەر چەند سنتەرێکی دیاریکراو لە ناو مێشکە چەند ڕسێپتەرێکی دیاریکراو لە مێشکە وەکو دەرمانەکان وەکو مادە زەراعیەکان ئاڵوودەبوونێکیشمانەیە دەرونیە کەسەکە لە ڕووی دەرونیەوە مدمین بووە لەسەر ئەو شتە لە ڕووی دەرونیەوە مدمین بووە مەسەڵەن بۆ نمونە کەسێکمانەیە هەموو بەیانیەکە هەڵەسێ لە خەو پەرداخی ئاوە خواتەوە پاش فترێک خواردنەوەی ئەو پەرداخە ئاوە وەکو چۆن لە وەکو نەوعێک لە خوو نەوعێک لە ئەوەی لێت بەیانیەک نەیخواتەوە بڕواتە دەرەوە لە خۆی وازان شتێکی ون کردووە ڕاهاتووە لەسەر ئەوە خۆ ئەو پەرداخە ئاوە هیچ ئیش ناکە لەسەر سنتەرەکانی مێشکی هیچ ئیش ناکە بەڵام چی لە ڕووی سایکۆلۆژیەوە چۆن ئاڵوودەبوو لەسەر ئەو ئیشە و چەندەها نمونەی کەمان هەیە لە ئەمە ئێستا تەوزیحێکم دەرمانەکان کە مدمینەبی لەسەری یان مەوادەکان کە مدمینەبی لەسەری بەداخەوە هەر هەمویان ئاڵوودەبوونی فسیۆلۆژی و سایکۆلۆژی دروستەکەن هەم لە ڕووی فسیۆلۆژی ئیش لەسەر سنتەرەکە ئەکا مەسەڵەن بۆ نمونە کەسێک مدمین ئەبێ لەسەر جگەرە لەسەر نیکۆتین ئیشەکان لەسەر ڕسێپتەرێکی دیاریکراومان هەیە لە ناو مێشکە ئیشەکان لەسەر ئەو ڕسێپتەرە ئەو نیکۆتینە کە لە جگەرە هەیە ئیشەکە بۆیە کەسەکە لە ڕووی فسیۆلۆژیەوە مدمینە بێ لەسەر نیکۆتین باشە بەڵام لە عینەن کاتە مدمینە بێ لە ڕووی سایکۆلۆژیشەوە مدمینە بێ لەسەر جگەرە بۆ نمونە ئەگەر ڕەمەزانیەت ئەو مدمینە لەسەر جگەرە بە ڕۆژوە ناتوانێت جگەرە بکێشێ ئەڵێ جگەرەیەکم بنێ با بەدەستمەوە بێت ئیسراحەتەکەم خۆ ئەمە نایکێشێت
نیکۆتینەکە ناڕوا بۆ ئالێرا وەکو مۆبایلەکە وایە نیکۆتینەکە ناڕوا بۆ سەرەوە بەڵام لە ڕووی سایکۆلۆژی و مدمین بووە لەسەری ئەمە بەشکردنەی ئاڵوودەبوونەکانە ئاڵوودەبوون کۆمەڵێک نیشانەی هەیە یەکەم نیشانە کە بۆ ئەوی بزانین کەسێک ئاڵوودە بووە لەسەر دەرمانە یا لەسەر مادەیە یا لەسەر بەکارهێنانی ئەلکترۆنیاتێک مۆبایل بێ هەر شتێک بێت یەکەم نیشانەی بریتێ لە تۆلێرەنس تۆلێرەنس یعنی چی؟ یعنی ئیمڕۆ 1 غرام لە مادەکەی پێویستە پاش 15 ڕۆژ 20 ڕۆژ مانگێک 2 غرامی پێویستە اینجا ئەو خۆشی ئیمڕۆ ئاياتێکە پێگات ئیمڕۆ بە غرامێک خۆشیەکی پێگا و ئیسراحەتی پێکا و گیانی خاوە بێتەوە پاش 15-20 ڕۆژی کە مانگێکیکە ئەبێت 2 گرام بخوا یان لەو مادەیە اینجا ئەو خۆشەی ئیمڕۆی پێگا کە ئیمڕۆ پێگەیوە مادەکە پێگەێنێت پێویستەکانی زیادەکە جا لێرە ملاحەزەی مۆبایلەکەش بکە ئیمڕۆ کەسێکمانەیە مدمینە لەسەر مۆبایل نیم سەعات هەموو ڕۆژێک مۆبایل بەکارێنێ پاش 15-20 ڕۆژ وای لێ دێ ئەم نیم سەعاتە بێ بە سەعاتێک پاش مانگێک وای لێ سەعاتەکە بێ بە 2 سەعات وهای لێ دێ قیامەن وەقعودەن بەیانی زوو لە خەو هەڵەسێت چێکێکی مۆبایلەکەیەکە ئەڕوا بۆ ئاودەست لەگەڵ خۆیان بات ئەڕوا بۆ حەمامدایێنێت لە دوورەوە دایانێت بۆی چاوێکی لێ بێت لە ترافیک لای تا ئەوەستێت چێکێکی فەیسبووکەکەی خۆی کاتەوە ترافیک لایتەکە 20 سانیە 30 سانیە هەر بێت چێکێکی مۆبایلەکەی خۆی بکاتەوە ئەمە مدمین بوونە ئاڵوودەبوونە بە هەمان شێوەی هینەکە مادەکان کەواتە صفەتی یەکەم صفەتی تۆلێرانسە ئەوەی کە زیاد صفەتی نیشانەی دووهەمی ئەو کەسێک کە مدمینە ئاڵوودە بووە معتادە لەسەر هەر شتێک ویزدرۆڵە ئەگەر مادەکە حەبەکە مادە زەراعیەکە لێ ببڕێت چی بەسەریەت بێتاقەتە بێت قەلەقە بێت گیانی ئەلەرزێت فرمێزی بە چاوێ لەوانەیە بێت لوتی چڵم بکە مەسەن تووڕە بێت ماخۆلانی پێکەوێت عەرق دەربکا لە خۆیەوە هەڵ بچێت نازانم چی ئەم نیشانانی بەسەرایەت سەیری مۆبایلەکەشکە کە وەحدەیتیان نامێنێت کە وەحدەی ئینتەرنێتیان نامێنێت لە ماڵەوە یا کە شەحنی نامێنێت کە شەحنی پێ نامێنێت یا کە مۆبایلەکە ونەکە لە بیرێکێتەوە تێگەی ینی من خەڵکە ناسم ئەڵێ 200 متر لە ماڵی خۆمانەوە بە دوور بیرم کەوتوتە کە مناڵەکەم نەگەیاندوەتە مەکتەب وتمە قەی ناکە دەی دایکی گێنێ خۆی قەرار بۆ من بگێنم وتمە دە قەی ناکە دایکی گێنە نەگەڕاومەتەوە بۆ مناڵەکەی خۆم بەڵام ئەڵێ 5 کیلۆمەتر لە دوورەوە بووم بیرم کەوتوتە کە مۆبایلەکەم لە ماڵەوە گەڕاومەتەوە بۆی ینی بێ مۆبایل ئیدارە ناکەم یعنی فەزلی مۆبایلەکە ئەڵێ ئەیەم بەسەر مناڵەکەش ماوام لێ هاتووە ئاو مدمین بووم لەسەری و خەڵکانێکمان هەیە ئەڵێ کە وەحدەی تیانامێنێ ئیتر ئەو گەڕەکە هەمووی تەمەنی 7 ساڵ 6 ساڵ تەسەوورکە مناڵی ئاوا ئەڵێ کە وەحدەی تیانامێنێ وەحدەی ئینتەرنێتمان نامێنێ ئیتر ئەڵێ دنیا وێرانەکە بەس کە مۆبایلەکەی ئێنە دەست لەسەر قەنەفەیە بۆ خۆی دانیشێ و هادی و هیچ هەر کەس وازانی ئەو ژوورە کەسی دیانێ ئەوە بە بێدەنگی و بە بێسەنگی دانیشە و خەریکی پەبجیە بۆ خۆی و خەریکی نازانم یوتیوبە بۆ خۆی ئەمە صفەتی دووهەم بەڵێ صفەتی سێهەمیان ئەو کەسە کە مدمین ئەبێ لەسەر هەر مادەیەک خۆی پاش فترەیەک ئەزانێ کە ئەم مادەیە مدمین بووە لەسەری و زیانی هەیە بەڵێ خۆی چەنەها جار هەوڵ ئاوازی لێ بێنە بەڵام ناتوانێت چەنەها جار هەوڵ ئاواز لە تلیاک بێنێت واز لە کریستاڵ بێنێت واز لە ئەوە بێنێت ئەمە یەکێکی ترە لە نیشانەکانی ئاڵوودەبوون کەواتە تۆ تازە معتاد بووی و تازە بووی بە نەخۆش و نەخۆشیەکە و نەخۆشیێکی دەرونی و پێویستە سەردانی دکتۆری دەرونی بکەیت مادەم ئەمە ئیتر جگەرە بێت مەشروع هەر مەشروبێک بێت مەسەلەن هەر دەرمانێک بێت هەر مەوادێکی تری زەراعی و سەناعی بێت ئەمە یەکێکی تر لە نیشانەکانی ئەوەیە کە کەسەکە بە بۆنەی بەکارهێنانی ئەم مادەوە لە ڕووی ئیشکردنەوە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە زەرەری پێگەشتووە مەسەلەن بە بۆنەی بەکارهێنانی ئەمەوە سیرەکەی زەرەر کەوتۆ لە ئیشەکەی
تەرکیزی نییە لە ئیشەکە شت بە غەڵەتەکە سادرە واریدەی لێ تێگەچێت لە دائیرەکەی خۆی مەسەرەن ئیشەکە بە مەزبوط ناکە مدیر ئەبۆڵێنێ بەسەریا مراجع ئەبۆڵێنێ بۆ سەریا ئەوانی ژوورەکە ئەبۆڵێن بەسەریا درەنگ ئەڕوا بۆ دەوام زوو دەست هەڵەگرێ لە دەوام ئەمە یعنی کاریگەری هەبوو لە ئەو ڕوەوە. یعنی ئەمانە کۆمەڵێک نیشانن بۆ ئەوەی ئێمە بزانین هەر کەسێک لەسەر هەر مادەیەک ئاڵوودە بووە یا ئاڵوودە نەبووە. دکتۆر خاڵی سێم جەناب داماژت پێ کرد کە یەکێک لە سیفەتەکانی کەسی مدمین و ئالوودە بوو ئەوەیە خۆی ئەزانێت کە زەرەری هەیە و وا لەشی و دەرونی بەرەو پووکانەوە و خێزانەکەی بەرەو هەڵبەشان و منداڵەکانی بەرەو دەرچوون کۆڵێ لەژێر دەسەڵاتی خۆیان ئەچن بەڵام ناتوانێت تازە ناتوانێت وازی لێبێنێ. مەبەستمەوەیە کەسی مدمین و ئالوودە بوو ڕێگە چارەیەک میکانیزمێ نەخشە ڕێگایەک هەنگاوێگەیە بۆ ئەوەی کە دوای تەمەنێ 15 ساڵ 10 ساڵ لە مدمین و ئالوودەبوونی بە مادەیەکی هۆشبەر بگەڕێتەوە سەرڕێی ڕاستەقینەی خۆی و ئیتی ژیانێکی سەربەرزانە بژی. بە تاکید پێش هەموو شتێک ئەو زۆر مهمە کە کەس کە ئاڵوودە بوو لەسەر هەر مادەیەک بزانێ ئەم ئاڵوودەبوونەی نەخۆشیە. ئەمە جۆرێکە لە نەخۆشی دەرونی چۆن نەخۆشی خەمۆکیمان هەیە قەلەقمان هەیە شیزۆفرینیامان هەیە دائالهەوەسمان هەیە نەخۆشیەکانی ترمان هەیە. کەسێش کە مدمین ئەبێ لەسەر مادەیەک ئەمە موجریم نییە تاوانبار نییە ئەمە نەخۆشە ئەبێت چارەسەر وەربگرێت. کەسی ئاڵوودە بوو کەسانی نەخۆشن ئەبێت چارەسەر وەربگرن. ئەمە لە هەموو شتێ مهمترە بۆ ئەوەی عیبەی لێنێت نەنگی لێنێت شوورەی لێنێ ئیحراج نەبێت کە بڕوا سەردانی دکتۆرێکی دەرونی بکە دێت یا خۆی یا کە سوکارەکەی دکتۆر باکەس نەزانێ باکەس لێمان نەبینێ مەوعیدەکەمان وا بۆ دانێ باکەس لەو کاتا لە عیادە نەبێتە توخوا لە لای کەس باسیشمان نەکەی. ئەمە چییە وەڵا کوڕێکمان تۆزێک بەمەسەرەن ڕۆژانە تلیاگە کێشی یا بیرەیەگە خۆیان شتێک بابە ئەمە نەخۆشیە و ئەمە چارەسەری هەیە وەکو هەموو جۆرە نەخۆشیەکانی تر. لەبەر ئەوە نابێت نە تاک خۆی نە کۆمەڵگا نە خێزانەکەی وەکو تاوانبار سەیری ئەم کەسە بکەن بەڵکو نەخۆشە و ئەبێ بە زەیان پیاە بێتەوە و چاکی کەنەوە. بەڵام یەک مشکلە لێرە سەر هەڵەیە. ئەویش ئەوەیە کە دوای ئەوەی کە قەناعەتمان بە ئەم تاگە کرد کە ئەمە نەخۆشیە و ئەبێ چار بکەی و ئەویش ئامادە بوو چارەسەر وەرگێت و چارەسەریشی وەرگر و چاکیش بووە دوای ئەوە کە ئەڕواتە دەرەوە ئەڕواتەوە ناو هەمان ژینگە. ئەمە لێرە زیاتر کێشەیەکی ئەتوانین بڵین حکوومەتی کێشەیەکی کۆمەلگا یعنی ئەبێ کۆمەلگا و حکوومەت ئەمە چارەسەرکە تاکەکە خۆی ناتوانێت حەلی نییە. ینی مەسەلەن من حاڵەتێکت بۆ باسەکەم حاڵەتێکمان هەبوو کە ئاڵوودە بوو بە شێوەیەکی خراپ لەسەر یەکێک لە جۆرەکانی حەبەکان لە یەکێک لەم شارانەی عێراقا باشە زۆر بە خراپی ینی ئەوەنە بە شێوەیەک مناڵیش بوو ینی تەمەنی 14-15 ساڵ بوو بە شێوەیەک مدمین بوو لەسەر ئەم حەبە ئەوەنەی ئەخوار جاری وا بوو گەشکە لێ ئەیە باشە ئێمە هێنامان 20 ڕۆژ لای خۆمان داغڵمان کرد 21 ڕۆژ و چاک بوویەوە و تەواو و دوای ئەوە فترەیەکیش لە سلێمانیا هێشتمانەوە هەر بۆ مراقبە بە تەواوەتی هەم وەکو ئێمە وەکو دکتۆری دەرونی ڕازی بوون لە حاڵەتەکەی هەم ئەو توێژەرە تایبەتێش کە توێژەری دەرونی بوو تایبەت بوو بە سەرپەرشتیکردنی ئەو بۆ حاڵەتی مەوادی مخدر هەم فەحسەکانیشی کە بۆمانە کرد لە خەسخانە کولەن هەمووی پاک بوو. بەڵام هەر ئەم کوڕە پاش فترەیەکی ئێم ڕۆشتەوەی تر خۆ نەمانتوانی گلی بین و لای خۆمان حەلمان نەبوو کە ئەبوایە حکوومەت چارەسەری ئەمەی بکردایەوە حەلی بۆ بکردایەوە بیخستایەتە شوێنێکی تر و بیخستایەتە شارێکی تر و ئیشێکی بۆ بدۆزایەت و دووری خستایەت و لەو ژینگەیە کە سوکارەکەی باوکو دایکی وتیان هیچ چارمانەیە ئەبێ بڕۆینەوە بۆ فڵان دێ لە فڵان قەزا لە فڵان مەحافزەی عێراق ئێمە ڕۆنەوە بۆ ئەوێ مەسەلەن ئەوە هیچ ڕۆشنەوە دوای 2 مانگ هێنایانەوە لە جاریەکەم خراپتر چونکە ڕۆشتەوە بەناو هەمان ڕەفیق و برادر لەوێ ئەینەنشت تووشیان کردەوە باشە دوای ئەوە ئێمە اقتراحێکمان بۆ کردن حەلێکمان بۆ کردن ئەم کەسە نەنێرایەوە بۆ ئەوێ چوو بۆ شوێنێکی تر گواستیانەوە بەدایک و باوکەی من حەلتان نییە ئەگەر تا لەو شوێنە بنە ئەم کوڕە تێکەڵاوی ئەو کەسانە ئەکات و لەوێ ئەوە خۆ ناکرێت تۆ یەکەیەک ئەو کەسانە بگریت و یا حکوومەتی جرایە ناکە ئەویان حەلمەوتمان بگوازنەوە بۆ شوێنێکی کە
فعلەن گواستیانەوە بۆ شوێنێکی کە هاتن بۆ کوردستان و چوونە قەزایەک و چوونە شوێنێک لە کوردستانە هیچ مشکلەیەکی نییە و هیچ مشکلەیەکی نەما الحەمدولillah بەس لەو ژینگەیە دوورخرێتەوە کەواتە تۆ چارەسەرەکە بەم یعنی نەک بەتەنها ئەوەیە نەخۆشەکە داغڵکەی لە خەسخانە و خوێ پاکی کە خوێنی پاک بێتەوە یا دووری خێتەوە لەو ژینگە ئەی باشە کە ڕۆشتە دەرەوە هەمان ئیش ئەکاتەوە ڕاتە هەمان ژینگە لەنا ینی ئەبێ هەم خێزانەکەی ئەبێ هەم کۆمەڵگاکە ئەبێ هەم حکوومەت چارەسەرێکی بنەڕەتی بدۆزێتەوە بۆ ئەم حاڵەتە. دکتۆر ئەحمەد شەوقی بەڕەحمەت بێ لە شارێکە پێی وایە کە پەیوەندی ناشەرعی و سێکسی نێوان ژن و پیا و لە زەردەخەنەیەکەوە دەست پێەکە بوونی ئەم هەموو کافتریا و نێرگەلە خانەکان بە شێوەیەکی زۆر ئاسایی و کافتریا ئاکرێتەوە و نێرگەلە بە شێوەیەکی زۆر بەرچاو هەتا نەفرێت دەڵێ ژمارەی نێرگەلە خانەکان و کافتریاکان کە نێرگەلەی زۆر بە شێوەیەکی چرتی ئاخرێت لە ژمارەی مزگەوتەکانی سلێمانی زیاترە. ئەمە هۆکارێک نییە بۆ ئەوەی کە کۆمەڵگە خەڵک گەنجەکانمان بەرە و ئەوە بچن کە لە داهاتوویەکی دوورترا کە ئێستا بە ئاسایی جگەرە و نێرگەلە کێشە وردە و دەچی ئەی کاتە بیرە و مەشروب و پاشتریش مادەکانی تر. بالتأكيد نظرة فابتسامة ونيا فسلام فكلام شعري أوي هي بالتأكيد بكار هناني مواد مخدرين بمشي دس بها قاعد يترخوي جاري كملة لواني لا شيرو خطيك ودس بها ورد الراب وقمانك جورا إنجا بكار هناني أوج لواني لمرجك جگرا ودس بها دعاء وسري لكوكايين وهيروين ودرجات لبر أوا ئێمە بە تاکید کە ئەڵین ڕۆشن بیرکردنەوەی قوتابیان و خوێندکاران هەل لە مەراحلی ئیبتیدایی و لە متەوەسطە و لە ئیعدادی و لە زانکۆکانە ئەبێ وەزارەتی تەربیە وەزارەتی تعلیمی عالی ئیش لەسەر ئەم ڕوکنە بکە ئەو مەبەستەکەمان ئەوەیە بۆ ئەوەی ئێمە هەر لە ئەوڵەوە پێش بگرین بە ڕوودانی ڕووداوەکە واتە کاتێک کە کەسەکە نەخۆشکەوت و هێنایان ئەمە ئێمە مەرحەلەی سێهەمی قۆناغی سێهەمی چارەسەرکردنەکە ئەنجامەین کە بریتێ لە قۆناغی نەخۆشکەوتنی نەخۆشەکە و اینجا ئێمە چارەسەریەکەین ئەی لە قۆناغی یەکەمە ئەگەر ئێمە پێشی پێ بگرین وانە نەهێڵین لە قۆناغی یەکەم و لە قۆناغی دووهەمە بزانین ڕەفیقایەتی و تێکەڵێکی ئەکات و کۆمەڵگاکەی چۆنە اینجا دوای ئەوە ئەگەر هەل لە قۆناغی یەکەمە پێشی بگرین ناڵین ئەم حاڵەتە ڕوودات. زۆر باشە دکتۆر کاتی بەرنامەکەم زۆر کەمیمەوە پێم خۆشە کاریگەری و شوێنەوار و مەترسی خراپەکانی مادە هۆشبەرەکان یا بەردەوامبوونی ئەم دۆخە کۆمەڵگەکەمان خێزانمان تاکمان بەرەو چ دۆخ و بەرەو چ وەکۆڵی کەندەڵانێک هەنگاو دەهاوێت. بەتەکید یەکێک لەو مەترسیانەی کە لەسەر بەشەریەت هەیە ئێستا لەسەر بەشەریەت هەیە نەک بەتەنها کۆمەڵگەی کوردەواری بەکارهێنانی مدمینبوون و ئاڵوودەبوونی کۆمەڵگایەک تاکەکانی کۆمەڵگایە خێزانەکانە هەڵۆشانەوەی ئەوەی کە مرۆڤایەتی بەرەو هەڵدێرە با مادە هۆشبەرەکان نەک تیرۆت یعنی باوەڕ کرد مادە هۆشبەرەکان بەتەکید یەکێک لەو شتانەی کە ئەمڕۆ باسی ئەکرێت لە ئومەمی متحیدە باس کراوە بریتیە لە مەوادی مخدر بریتە لە بڵاوبوونەوەی مادە هۆشبەرەکان بریتە لە ئەوەی کە گەنجانمان هەمووی کۆمەڵێک گەنجن بەجەستە جوانن بەڵام وەکو چۆن لێ وەتەرە ناسە سوکارە وەما هوم بیسوکارە خەڵکەکە هەمووی وەکو سەرخۆش وایە بەڵام هەرقیشان نەخواردوێتەوە یعنی هەر هەمووی خیاڵی لە شوێنێکی دریا ئەوەتانێ مدمین بووە ئاڵوودە بۆ لەسەر ئەم ئەلکترۆنیات و لەسەر ئەم مۆبایل و لەسەر ئەم فەیسبوک و شتە ئاوا پەنجە ئاوا لەیەکە بە مۆبایلەکەیە یان ئەوەتانە مدمین بووە لەسەر ئەو مەوادانە و یعنی بە تەکید بەشەریەت بەرەو لە ناوچوون ئەڕوا. زۆر زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر دانیال سادی دکتۆرە لە نەخۆشیە دەرونیەکان کە میوانی ئەم شەوی بەرنامەکەمەوەی زۆر سپاس دەکەم. بینەرانی بەڕێز و خۆشەویست بێگومان شێخ حەسەنی بەسری ڕەزا ڕەحمەتی خوای لێبێت دەفەرمێ ئەگەر عەقڵ بە پارە و گەوهر و مرواری بوایە ئەوان مرۆڤەکان سەرەیان بۆ گرت بۆ کڕینی ئەڵێ من سرم لە کەسانێ سوڕەمێنێ کە بە پارەی گیرفانی خۆیان شتانێک ئەکڕن کە عەقڵ و هۆشی خۆیانی پێ ئەفرۆشن و پێ لەدەزەدەن بەداخەوە لە ئێستادا ئومێد دەکەین کە خوای گەور ئەم جەستە ساغ و سەلامەتی بە ئێمەداوە کە خەڵکانێک وەکوڵێ بە دوای جەستەیەکی ساخە عەوداڵ و وێڵن یا ئەم دەروونە ئارامی بە ئێمە بەخشیوە کە خەڵکانێک بە دوای دەروونێکی ئارام و هادیە ئەگەڕێن ئێمە بە شتانێک دەروون و جەستەی خۆمان وەکوڵێ تێک نەشکێنین کە پێی دەگوترێ مادەی هۆشبەر خوای گەورە ئومەتەکەمان و وڵاتەکەمان و کۆمەڵگەکەمان بپارێزێ لە کاریگەری و مەترسی خراپەکانی مادەی هۆشبەر تا بێگەشتنەوەی تر بە خوای گەورە مێربانتان ئەسپێرم هەر شاد و سەرکەوتوو بن خواتان دەگەم.